بەردەوایە ڕێگیریکردنێن هەندێک ڕۆژنامەوان و دەستگەهێن ڕاگەهاندنێ سنوورێ دەڤەرە بادینان ڕاگەهاندکارێن وێ دەڤەرەیە دڵگرانکردنەوە کوتبێژن دڕووماڵکردنا هەندێک بابەتاندا و وەرگرتنە زانیاریاندا جیاوازی ئێتەکردنە بەرە دەستگەهێن ڕاگەهاندنێ و ڕاگەهاندکاراندا کوبگوتنەوە هاتان هەژی هەندێک ڕۆژنامەوان بووانینە بچنە هەموو جیهان ji bo ڕووماڵکردنا هەندێک بابەتان و ئەوێژی بڕێگریکردنێ ئازادیە ڕادەربرنێ لە قەلەم ددەن. پێیاسا ڕۆژنامەگەری ڕۆژنامەنووس ئازادە لە هەر شوێنێک ئامادە بێت چونکە کاری مێدیا وەک وەزیفەیە بەڵام بەداخەوە لە کوردستانەوە بووە ئێمە ئاگادارین بۆ نمونە کەناڵێکی کوردستان تیڤی نەیتوانیوە لە جلەولا لە گڵاڵە ئامادە بێ لەبەرەوەی ئیدارەیەکێ لەوێ ڕێگری لێگرتووە هەمان شتیش بە شکلی دیکە لە شوێن کە دووبارە دەبێتەوە ئێمە لە پێشتریش هەم لە راپۆرتەکانماندا هەم لە هەموو ئەوانە بیاننامانی کە دەرمان کردو ئەم مەسلمانی دانەکردووە پێمان وایە ئەمە پێشێلکردنی قانونە و هیوادارین لە ڕۆژانی داهاتوو بە تایبەتی لە پرسی گرنگی ڕفراندۆم لە 25 نۆ هیوادارم لەم ڕۆژانەدا بترێ تا ئەو پەڕی دەستگاکانی بەرپرس هاریکاری ڕۆژنامەنووسان بکەن بتوانین بۆی ڕۆژنامەنووسان وەزیفە ئەخلاق و نیشتمانیەکەی خۆیان بجەبگێن. دیف دیتنامن و ئەو سەرەدەریەت مێدیتین و دیالمات نەیکردن یاشمەڤ هەر جهەتێک هەر جهەیەکی تو بچیە وەکوی خود تعاملێت کرد وەکی خود سەرەدەریەت کردن گەز باوەڕ ناکەم ینی مەسەلەکە گشتگیر هەبیتن و ڕێنمایی بۆ بهێن بەڵکو دچە جهەیەکی کارێوی ئەوە پۆلیسی با دەرگەی کاریوی ئەوێت بشتە ناو چبیت کەس بشتە ژوورڤە ژنە گەهشتێ وێرێک و ئەوە هەنێ ڕۆژنامەوانە ئەوە دەستگەهە ڕۆژنامەوانیە ئەوی پیاسا مافێ هەی بچیت وێ ڕۆماڵی بکات دەڤەرە بۆ دینان ڕاگەهاندن نەیە بێژین سەر بەخۆیە یعنی وەکو پێدوی نەشێتن کاری خوب بکاتن ئەڤەژی ڕێگریکردنش لە حزبێ دەستهەڵات ئەلپارێزگەها دووکێ ئەز بخۆیەکی شوان کەستە مەگەلێک جەرەمڤیە کو ئەس مقابلە کەسێکی بکەم بازار یەسەحکریا لۆگویە من لۆگویەوێ حزبە دەستهەڵات نینە یەکگوتی بخودە ئەس حەستکیان باغم بەستەس نەوێرم باغم ڕۆژنامەوان و ڕاگەهاندکارێن دۆک داخوازش سندیکا ڕۆژنامەوانێن کوردستانی و جهێن پەیوەندیدار دەکەن بە جدل سەروی بابەتی کار بکەن داکومیدیا بکارێت بە دروستی کارە خۆ بکەت و بابەتە بدروستی بگەهینتە ڕای گشتی و خەڵکی کوردستانێژی شێروان خدر کورسات نیوز دۆک